وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم چاق و سەلامەت بن. ئێمە لە چوو لە ساڵان ڕابردوو و نەزەراتێکمان لە حەوزەیە مبارزاتی لە چوارچێوەی نەزەراتە اجتماعی سیاسی تاریخی مەطرح کرد. و ئەمانە بوون بە جێگای تێڕامان و بوون بە جێگای پرسیارە گەورە و هەروەها کەسانێک کە دەستێکیان هەبوو لە نابودکردنە ئینسانە کوردی و سەرزەمینە کوردەوارە لەسەر ئەقڵە سەلیمێک کە لە مردمیان زایع و زایل کردبوو و مردمانە ئێمەیەک کە 100 ساڵی تەواوە کۆرپۆرێشنەکانە منتەقە ئەقڵیان زایل و فاسدەکەن، بەعسەوێت کە ئێمە هەرزگاهێک یاداوەری بکەین کە ئەوەی کە ئێمە مەترەحمان کرد دروست بوو و ئەوەی کە ڕاپەڕین مەترەحیەکات ئەوە سەوا ئینسانهای تێگەیشتوو و کۆمەڵگای لە پێشوبوو ئەتوانێت تەسەووری بکات، ئەتوانێت بفەهمێ کە دروستە. من پۆستێکم لە BBC دانیاگەم، خەبەرە BBC ئەمڕۆ 19 خوردادی 1399 خەبەر بە فارسیە. شۆرای شاری پۆلیس را منحل میکند. شۆرای شاری میناپۆلیسی ئەمریکا ئەو شارەی وا جۆرج فلۆیدی تیا کوژیە. شۆرای شارەکە دەستگاهە پۆلیس منحل بکە. گروهی از اعضای شورای شهر میناپولیس وعده دادند که نیروی پلیس این شهر را منحل خواهند کرد. 9 عضو شورای شهر میناپولیس یکشنبه با حضور در تجمع معترضان به کشته شدن یک مرد سیاه پوست به دست پلیس در این شهر این خبر را اعلام کردند. در 2 هفته گذشته شهرهای امریکا شاهد برگزاری تظاهرات گسترده در اعتراض به مرگ جورج فلوید 46 ساله در حین بازداشت به وسیله پلیس میناپولیس بوده است. به گفته این گروه 9 نفری که اکثریت را در شورای شهر میناپولیس در اختیار دارند، هدف آنها از انحلال پلیس پایان دادن به روابط مسموم پلیس با شهروندان است. لیزا بندر رئیس شورای شهر میناپولیس با خواندن بیاننامه‌ای اعلام کرد ما اینجا هستیم زیرا در میناپولیس و شهرهای بسیاری در سراسر ایالات متحده مشخص شده که پلیس و نظام امنیت عمومی دیگر امنیت جوامع ما را تأمین نمی کنند. بر این اساس یک نیروی ضامن امنیت عمومی با محوریت محله‌ها و جامع جایگزین نیروی پلیس خواهد شد. جزئیات طرح این نمایندگان برای جایگزین کردن پلیس مشخص نیست. وقتی ئێمە سەبارەت بە حکوومەتە کوردی و حکوومەتە هەزاران ساڵەی ئەجداد کوردی ئێمە لە سەرزەمینە کوردەوارە قسەمانە کرد، لە ئۆتۆریتە و ئیقتیدارە نەریتە کوردی قسەمانە کرد، لە جامعەی قانونمەندە بێ حاکم قسەمانە کرد. خەڵکی ئێمە تەسەورێکی لەمانە نەبوو. خەڵکی ئێمە ناتوانێت تەسەور کات بێ نیروی پۆلیس و پێش دەرکە ئەتوانێت ژیانیش بکات. وەختی ئێمە نەزەرمان دەربارەی قازی محەممەد دامان و ئینسانێکی تێ هەڵدریاگی خائینە بە پێوانەکانی ئینسانی تێگەیشتوو لە دنیا مەترەحمانە کرد. ئێوە نەتاندی لە ئەمریکا ئەمڕۆیەکی هەڵگەڕێتەوە بێژە پۆلیس بەڕێزە، فرە بەڕێزە، فرە واجبە. ئەگەر پۆلیس نەوایە ئەلکاپۆن ئێمەی خوارد بوو، مافیا ئێمەی خوارد بوو، ئەچی بکەین بە دزەکان؟ پۆلیس واجبە، بێ پۆلیس حکوومەت ناکری. جامعە مەوجود نییە. جامعەی مەدەنیە ئەمریکا نەهاتە دەرەوە ئاشغال جەم کاتەوە، مەمورینی شەهرداری لە کار بێکار بکە.
هات پۆلیسی لە کاربەرکنار کرد. پۆلیس لە یاڵەتە متحدەی ئەمریکا. بابایە گەورەی ئێوە کەعبەی ئامالتان ئەرباب گەورەتان. وەلی تۆ بڕۆ بەدانێ لە حەلیمە کوردستان بێژە پێشمەرگەی بارزانی و یەکێتی مەشتێک گەوادی بێشەرەفن. کارە پێ بەرەخوا ئەمانە کوڕی فەقیر و هەژارن و کوڕی ئەم خەڵکنەوە و کوڕی ئەم میلەتنەوە و گیان پێ بکەین و گیان پێ بکەین. مشتێ فاسد و بووگنە عاملە نابوودیە ملەت ئازادی و بەشەریەت ئێشە نابوودیان بکەین. جامعەیە کە زیندوو بێ وا ئەکا. ئەوە یەکەم هەنگاو بوو. دۆناڵد ترامپ هەڵگەڕیاوە وتی بە ڕێپێوانی ناوی خیابان و ئاعترازات، وتی بە تاڵانکردن. جۆرج فلۆید زێنک نابێتەوە. بەڵام شۆرای شاری مینەپۆلیس نەیوت ئاعترازات، نەیوت ڕژانە ناوە شەقامەکانە مردم دەرگیربوونیان تەکە نیرویە پۆلیسە، غارەتگەریە و ئەم مردمە غارەتگەرن و ئەم مردمە غارەتگەرە ئێشێ هێزی پۆلیس بێت دەمکوتیان کە. نەیوت وتی پۆلیس ئێشێ منحەکە. ئێستا ئاعترازاتە ئەمریکا بوو بە ساحێوە خاستەیە سیاسی و ئەم جەریانێشی نەکوژێتەوە چون ئیمکانی هەست شار لە دوای شار. مردم بەو نەتیجە بگەن کە احتیاجیان بە هێز و سەگە دەوڵات بە ناوی پۆلیس نییە. وەختە ئێمە نەزەراتێکمان لە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ مەترەحە کرد، مشتە دەمە قۆپان لە پێی دوا کەوتگە عاملانە دەستگاهایە ئەمنیەتی ئەهاتن وە قسەیانە کرد، ئەوە ئێمە بووین پێشڕەو بووین، ئاوانگارد بووین، ئەوە ئێمە بووین لە دنیا حاڵیمان بوو. نەمشتێ سەگ و سووتکە تەجاوز پێکریاگە دەسە کۆرپۆریشنەکانە منتەقە. ئێستا چۆن لە میناپۆلیس مردمە شارە میناپۆلیس نا سیاسەت بەدارانە شارە میناپۆلیس، شۆرایە شارە میناپۆلیس، پۆلیس منحەلەکە. تۆ بڕۆ تا بەیانی بێژە پێشمەرگەی گەوادی کۆمەڵە و دموکرات گریلای قەحبەی پێکاکە هێزی مردمە. بڕۆ تا بەیانی بێژە دزی نەمانەیەکەن، چەتەی نەمانەیەکەن، جەردەی نەمانەیەکەن، خیانەت نەمانەیەکەن. یەک کەلەمە پرسیارێکی معرفیان بە ناوی کورد کێس دروست نەکردگە و تۆ بە عنوانی جامعەی ناتوانی حکم بەی دەبارەی ئەمانە. تۆ ئیمڕۆژ لە سلێمانی و لە هەولێرە ناتوانی بێتە دەر بەرامبەر بە مشتێ تاڵانکەرە گەوادە بێشەرەف بە ناوی حکوومەتی حەلیم لێ چی بکەین؟ پێشمەرگە بەڕێزە. یەک نەفەر ئەمریکایی نەیوت هێزە پۆلیس بەڕێزە. ئێوە بوون دەست وە دەست فیلمتان ئەگەڕا پۆلیسی ئەمریکا احترامی داناوە بۆ خەڵک. پۆلیس دوای ئەو گشتە جنایەتە کردی، دوای ئەو گشتە نادروسیە کە کردی هات مانۆڤر بدات. مردم قبوڵی نەکرد، قبوڵی ناکە. و ئەمە سەراغازە جەریانێکە کە بە ئێوە سابت بوێت جامعە احتیاجی بە پۆلیس نییە، احتیاجی بە حاکم نییە، حاکمێک کە قەبزەی قودرەت بکات. و دەوڵەتە کوردی و دەوڵەتە نەریتیە کوردی دەوڵەتێکی هەزاران ساڵە بوو. ئمڕۆ مردمە دنیا گیری خواردگە بەدەست ئەم نظامە سڵتە. وەرێ وەختە تۆ بۆ فەحەیەکی هاڕیاک لە منتەقەی خۆمانە قساکەی لە ناو زەهنیان ناگونجی هەمچی اتفاقێکی ژەکەفێ لە مەنزەرە ئەو تێ هەڵدریاگێکی گەوادی وەکو قازی مەحەمەد قارەمانە. بۆیە تەجاوز پێکریاگێکی وەکو خۆی لێکەوت دەسەوە لە مەنزەرە ئەو
پوفیوزەکانە دەورە پاڤڵ لاهور نێچیر و مەسرور کوڕە خاڵکن ئەشی احترامی بۆ دابنێ یەک نەفەر مەردەمی ئەمریکا بۆ هیچ پۆلیسێکی گەوا احترام قائل نەبوو وەوتی پۆلیس لە تامداری کردگە ئەوە بوو بە خاستەی سیاسی ئەوە هەنگاوە یەکەم بڕۆ لە جامعەی ئێمە مشتی کونی بە ناوی جامعەی مەدەنی هاتگن فاحشەگی لە ناوی جامعەی ئێمە بڵاوەکەنەوە کارگەرانە شارداری لە کارەخەن شاخ نەما بەم کوردەوارەوە ئاگری پێوە نەنێن لەبەرەوەی بچین ئاگر بکوژێنەوە ئەمانە فقط کارگەری شارداری لە کارەخەن کاریان بە نیروی ئینتزامی و دەستگاهای ئەمنیەتی سەرکوب نییە خۆ ئەمانە ئەسان بەشەر نییەن خۆ لاوە و مەردمی ئەمریکا لاوە و مەردمی ئەمریکا شیت بووگن سەریان لێشێ بیاگەم بۆیە تۆ وەختی نابودت ئەکەن وا نابودت ئەکەن ئێمە وتمان دەوڵەتە ئێرانی بەچە ساختە شدەی جوولەکەی جیهانیە هاوکارە مستەقیمە یاڵتە متحدەیە ئەمریکا و شعبەیە ئەوانە دەوڵەتە ئێرانی پەیکەرەی دەوڵەتە یەهودە پەیکەرەی دەوڵەتە دینیەکەی یەهودە بەچۆ لە انتخاباتە گوزەشتە من لە دیبەیتەکە بەحسم کرد دۆناڵد ترامپ بە کۆمەکە عەلیە خامنەئی دانیشتە سەرەوە کورسیە وەختێ ویکیلیکس ماجەرای ئیمەیلەکانە خانەمە هیلاری کلینتۆنی ئەفشا کرد جمهوریە ئیسلامی بە فاصلەی چەندین ساعەت شەهرامە ئەمیری ئیعدام کرد و ئەمە بوو بە باعثە سەرکەوتنە دۆناڵد ترامپ بەر خانمە هیلاری کلینتۆن لەم ڕۆژانە هەروە کە سیگناڵەکانی دەسی پێکردگە عەلیە خامنەی تێتە یارمەتیە دۆناڵد ترامپ بۆ بردنەوەی انتخابات ئەوەسە دەسی پێکرد بە معاوزەکردنە گرەوگانەکان بە سیگناڵ هەیە کە ترامپ بۆیانی ئەهەنێری ئەمانی بۆ ترامپ هەنێرن وەلێ ئەمە ناچێتە ناو زەهنە تەجاوز پێکریاگە تۆ چون ئەم زەهنی تۆ بۆگەنی لێتێ تۆ ئەمە ناتوانی دەرک بکەی تۆ ناتوانی بفەهمی کە خۆشبەختی تەکە پوڵا فەرقەکە تۆ ناتوانی بفەهمی هەدەفە زندگی ئینسانیەتە هەدەفە زندگی پوڵ نییە ناتوانی بفەهمی تۆ ناتوانی بفەهمی پۆلیس سەگە حاکمیەتە ناتوانی بفەهمی تۆ ناتوانی بفەهمی حاکمیەت هاتگە سوڵتە بکە نهات کە تۆ وەختە وەرکە تۆ ناتوانی بفەهمیم تڕەهاتەی بەناوی عیلم ئەیکەنە ناوی مێشکی تۆ عیلم نییە جادو جەمبەرە ئەجی مەرجیلا تەرەجیە تۆ ناتوانێ ئەمە نەفەهمی بۆ چون گیری لە جێگەیەکە چون نانی ئەخوای تۆ بووگی بە دموکرات و بە کۆمەڵە و بە فعالی جامعەی مەدەنی و تۆ معلمی و تۆ کارمەندی و تۆ حقوق ئەخوای حقوق دەوڵەتە ئێرانی و تورکی و عێراقی و حەلیم و کوردستان و تۆ حقوق ئەمانە خۆی بۆ یەک کەرامەتت یان نەماکە نە بەشەری نە ئینسانی نەخواستەت هەز نە غورۆرە واتیە نە ئەفەهمی دنیا چه خەوەرە تۆ ئینسانی کوردی دوا پێکردگە لە سلێمانی تێتە دەرۆژێت تڕلی و تڕلی و تڕلی لە بەجێمەی پەلاماری موسسات بە وەلێ ڕۆڵەی ئەمریکایی کە نیشکی ناسکە سوئدی وەختی تێتە ناوی خیابان نەزانێ بۆچی تێتە ناوی خیابان بەرتەکە خۆیان تێرێ دارتەکە خۆیان تێرێ ئەزانێ هاتکە دەرکەوێتەکی حاکمیەتە
ئەمە اتفاقاتێکە کە ڕاپەڕین دانە بەدانەی ئەمانەی مەتراح کردگە ئەو خەبەرە مهمە کەس لەسەر ئەو خەبەرە مانۆڤر نادات بەڵام ڕاپەڕین ئەمانەی وتیوە دەمتان واقەما ئەوەنە چۆن ئەوێ دێ حکوومەتە بوێ حاکمی نەوێ چۆن ئەوێ تۆ پۆلیسە نەوێ دز و جاردە نەوێ هەزاران ساڵ ئێمە حکوومەتمان بوو حاکممان نەبوو پۆلیس و شۆرتەیشمان نەبوو کەسێکیش قەڵەتی ئەکرد دزی بکە ماڵی مردم بووە کەسێکیش قەڵەتی ئەکرد جنایەت بکە ئێمڕۆ عاملە جنایەت خودە قانون و خودە حکوومەتە دەوڵەتە کۆرپۆریشنی کە لە ئێرادەیە هیچ کەسێ نەهات کەسە دەرەوە بچن لەناوی بەلوچەکانە یاخیبوون چمکێکە پیرۆز بچنە ناوی لۆڕەکان یاخیبوون چمکێکە پیرۆز بێنە ناوی تەوایفی خۆتان بێنە ناوی جاف و هەورامی و گۆران و بچن یاخیبوون چمکێکی پیرۆزە کە هەمان معنای کوردیەتە ئەمە هاتی لەمانە بەحس کرداوە چۆنمان پێکرێ دەی علمی نییە ئەی چۆن ئەمڕۆ خەڵکی میناپۆلیس ئێژن پۆلیسمان نەگەرەکە و منحەلیەکەن چۆن ئەوان ناتوانین بیکەن چون ئەمریکایین چون تۆ کاورایەکی تێ هەڵدریاگی تەجاوز پێکریاگی نافەهمی ئێمە کەی بە ئێوەمان وت پێشڕەوترین جنبشە دنیا ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆز ئینقلابی ترین جنبشی دنیا ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆز و بۆ ئەوەڵین بار ئەم کوردەوارە بووگە بە ساحبە هێزێکی ئینقلابی وان لە پێشەوەی هەموو دنیا خەریکە حرەکەتەکە ئەم خاستانەی ئەمڕۆ مردمە ئەمریکا وردە وردە خەریکە بەحسیەکە ڕاپەڕین دەمێکە بەحسی کردن دەمێکە لەسەری بێزیانە بۆ دانەی ئەمریکای هەڵگەڕیەوە بێژێت لا ئۆتخوا باسە پۆلیس مەکە کوڕە فەقیر و هەژارە لا ئۆتخوا باسە پۆلیس مەکە با لێمان نەقۆمی لا باسە پۆلیس مەکە دز ئەمان خوا لا پۆلیس خاسیشە بەخوا پۆلیس یارمەتی مردم ئەدا ئێوە نییە پۆلیسەکان چۆکیان داگەسە سەر عەرز و ئیحتراممان ئەگرن ئێوە نییە پۆلیسەکان گوڵمان پێدن دانەی ئەمریکای وایوت وایوت ئەی بۆ ئێوە ئەوەنە ئەحمەق کریاگن تۆ بەرئەساس حماقەت نەوێت چۆن فکرەکەی پێشمەرگەی بارزانی و کۆمەڵە و دموکرات و پەکەکەی گەواد هێزە تۆز تۆ ئەپارێزێ بۆ تۆ دروست بووگە لە بەرامبەر دوژمن دروست بووگە تۆ چۆن بەمەگەیگی چۆن تۆ مشتێ مزوری بێشەرەفی بێکەرامەتە بە ناوی پێشمەرگە کردگە بە ساحەتە قودسی بۆ ئێمە کەس ناتوانێت دەسی بۆ بووە چۆن ئیمڕۆ مشتی خائنی گەواد بە ناوی حکوومەتی حەلیم و تەپی داگە بە بەشێ لەم کوردەوارە خەریکە تەواوی کوردەوار نابوو دەکە مەئموریەتی هەست نابوو دیکە چۆن ئێوە ئەم خەبەرانە تەحلیل ناکەن دەی چۆن ئەم خەبەران بەلاتانەوە مهم نییە چون ئاشغاڵ جەم ناکە چون مەمکی شۆڕ ناکاتۆ لە بەرامبەر دووربینی ئەعترازاتە فۆمنیستیکە هاتکە پۆلیس نەبینەوە پۆلیسی نەگەرەک سابتی کرد بە دۆناڵد ترامپ جۆرج فلۆید زێنک ناوێتەوە بەڵام نیرویە پۆلیس ئێمە ئێشێ منحەلیکەین عاملە فەساد پۆلیسە عاملە نائەمنی پۆلیسە عاملە ئینقیاد پۆلیسە سەگە حاکمیەت پۆلیسە جنایەتکار پۆلیسە بێدایک و باوک پۆلیسە ئەمە ئەمریکایی ژێتیە وەلە تۆ زاتە نییە لا بکەیتۆ بنواڕیتۆ مشتێ فاسدی تەجاوز پێکریاگی عاملانی دەستی دەستگاهای ئەمنیەتیە کۆرپۆرێشنەکانە مەنتەقە پێیان بێژێمانە گەوادن ئەمانەیشی منحەل بکرێن تۆ نەدی کەسێ لەو سلێمانێ بێتە دەروبێژەم هێزی پێشمەرگە ئێشەی چەک بکرێت چەک نەکریا دەبێت دانە بەدانەیە بتۆپێنین تۆ گەوە تۆ کێی تۆ ئەسڵان ئەزانی کەی لە وەتەن بوون یعنی چی
تۆ چۆن دفاعەکەی کاورای تفەنگی بێشەرەف لاهور و پاوڵ و مەسرور و نێچیروان تۆ بۆچی ڕێزە هەز نەناوێ مردمە ئەحمەقە ڕێزە چیت هەست تۆ تفەنگی بەگێکی تفەنگی مافیایەکی بۆچی ئەم مردمە لە قاڵە بە ملیەشێ بنوارڕێ بە تۆە تۆ کێی تۆ گەوادە کوێی ئەی بۆ لە کەرکووک حزورن نەبوو ئەی بۆ نیروی 100,000 دروست نەکرد بەرامبەر بە داگیرکەران کە تێنە ناو ئەم سەرزەمینە تۆ استخدام شدەی کێی ئەدەی تۆ سەری مردمە ئەو کەڵەشینکۆفتە بۆ چی دانیاگە من لە تەحلیلەکەی کەرکووک و دەورانە ڕفراندۆمەکە وا دوێکە وە کوشتی وعدی بوو ڕفراندۆمە حیزانەکە وتم تۆ خۆت تەجهیز ناکەی بڕۆی لە بەغا شەڕکەی تۆ خۆت تەجهیزەکەی بەیت و ملە سەر خەڵکە هەولێرە بەیتە ملە سەر خەڵکە سلێمانی گەوادی پێش دەرکە تۆ چۆن مقاومەتە مشتێ مردمە فەحە ئەشکێنیت چۆنی ئەشکێنیت چۆن ئێمە گیرمان کردگە وەکو دانێژی لە ناوی مشتی ئەحمەقا وەکو کیانوش لە سەرزەمینە بەرەرا گیرمان کردگە یعنی بێدانە هەنێ سفەت بەم ئاغا بلاهەتی سەفاحەتی گەوادی بێشەرەفی نادروسی مەگەر ممکنە تەکە تەرەفا قسە بکەی ئیستا خەڵکە میناپۆلیس چین ئەحمەقن چۆن ئەمە بۆ ئێوە حەلەکرێت ئەکرێتۆ شارێکە بێ پۆلیسینێ پۆلیس بڕاستیەوە لەگراو تەلەفۆنەکەی بۆ پۆلیسە بۆ دێ چۆن ئەمانە هار بووگن لە سوئد و لە ئاڵمان و لە لەندەن خەڵکێتە خیابانەوە بەر عەلێه نژاد پەرستی ئەمانەیەژن بەڵام بەر عەلێه هێزە پۆلیس و جنایەتە پۆلیس تێنە دەرەوە چۆن تۆ ئەمە حەلەکەی تۆ ئەم گشتە پیرۆزیتە لەکوێ هاوەرد شەخصە پەڕۆینە و قبورە متەبەڕەکە و پێشدارکە حیزبە حیز قاسملووی گەواد حەپۆی بێشەرەف کێ ئەمانەی بۆ ئێوە مقەدەس کردگە بە چه عەقڵێک و ئێوە واتانە پێهاتکە لە کامە مردمی ئەم دنیاکەن ئێوە لە کامە مردمی ئەم دنیا قسەکان ئێمە پێتان هەزم نەکردیا فرەزەنگین و بە ئێوە سابت بوو ئێمە لەبەرەوەی تەواوە اتفاقات جەهانە ڕۆژین وەختێ من ئێژم قازی محەممەد بە پێوەرە ئینسانی گەوادێکی وەکو خۆی نییە لە چاوی مردمی دنیایش شخصیەتی وەکو قازی محەممەد گەوادە لە چاوی ئەو مردمە وا لە میناپۆلیس هێزە پۆلیس منحەلەکەن قازی محەممەد گەوادە قاسملوو گەوادە حەپوو گەوادە بنەماڵەی بارزانی و تاڵەبانی تەجاوز پێکریاگە حیزە ئبنە حیزن بچن لە خەڵکە میناپۆلیس بپرسن بزان واسە یاوانیە تا بزانی دواکەوتگی ئەوە سەوا لە مێشکتووە ئەوە نییە دەرپێکە داکەنیت مینۆژۆکەیتە بێت ئەوە نییە ماساژ پلەیز بێری دائم الخەمری هەمیشە مەشروب خۆی چی نیستە خەڵکە میناپۆلیس چین بە نەزەرە تۆ نافەهمن ئەحمەقن هەڵاگەڕنەوە بێژن پۆلیس کوڕە فەقیر و هەژارە بەڕاستی پیاوی چاکیشیان واتیە کوڕی خاچیشەس و کوڕی خراویشەس و پیاوی خاچیشیان واتیە و بەڕاستی دڵسۆزیشیان واتیە وتیان حەد دەرەکرد گەوا باوک لە حەد دەرەکرد بە بیانووی پاراستنە مردم کەوتیتە مردم کوشتن مردم تاڵانکردن جنایەتکردن تۆ بووی بە سەگە حاکمیەت کەس نەیە پۆلیسی خاسیشی واتیا بەڕاستی کەسیش نابێژێ تاڵان کریاگە مردم مقەسرە وتی غەڵەتت کرد ئەبێ پۆلیس منحەلکەی
لاوە پێشمەرگە پیای خاسیشی واتیە بەڕاستی ئینسانی دڵسۆزیشی واتیە نەوەڵا لە دەم گشتی گەوادە گشتی پوفیوزە گشتی بێ کەرامەتە ئەو گەوادە نەوەکو باوک هەستی باوکانەی هەست نەوەکو هاوڵاتی و ئینسانی کوردی هەستی کەی لە وەتەنبوون و کوردپەروەری و نیشتمانپەروەری هەست نە هەستی وەفای بۆ مەردم هەست نە ئەخلاقی بەرامبەر بە فەساد و گەندەڵی هەست ئەم گەوادە بۆ مقەدەسە بەناوی پێشمەرگە بۆ ئێوە چۆن تۆ داناوەزیتە ناوی شاری سلێمانی و هەولێر بیدەیتە بەرگولە چۆن تۆ ناتوانانی ئەمنیەت خۆت تەئمین کەی ئێشە سەگەکانی بارزانی و تاڵەبانی تەئمینی کابۆت خەڵکە میناپۆلیس ئەحمەقە مردمە ئامریکا جاهلن وەکو تۆ نافەهمن کاورا خۆشیدا گێزێژێری دڵی هار بووگە کە نێشکە 18 ساڵە تێت با تۆمە پۆلیس ئەخوا ناوچاوانی ئەتەقێ شەڕە بەردەکە تەکە ئەسپرەی فلفلە پۆلیس ها دەرەکەوێ دەی پۆلیس ئەگەر پیاگە با دەست بواتە ئەسڵ حیسە تەقەکە لە خیابانە لە مردمە ئەمریکا تەقەی مستەقیم لە مردمە ئەمریکا بکە تا بزانم لە بەرامبەر 80 ملیۆن مردمە ئەمریکا چ قەڵەتێکی پێکریت چۆن ئێمە نەمانتوانی لە بەرامبەری مشتی پوفیوزا بوێسین چۆن ئێمە هیچ تەفسیرێکمان لە جامعەی خۆمانەوە لاوە بەڕاستی و ڕاپەڕین فرەت تەناچێ جمێنمان پێدادی تۆ لایەقی جمێنی گەوا باوک تۆ لە گەواد گەوادی لە بێشەرەف بێشەرەفی لە خۆفرۆش خۆفرۆشی لە بێپرنسیب بێپرنسیبی لە بێ ئوسول بێ ئوسولی قەحبە باوک تۆ کامە مەوزەعەت هەستا من بەوە قسەتەکا بکەم مەوزەعەت چییە؟ لیبراڵی مارکسیستی ئەنارشیستی تۆ چیت تۆ ئیسلامیستی تۆ چیت تۆ ناسیۆنالیستی تا من قولابەکە بخەمە جێگەیەکە بیخەمە ماتەحتە بیخەمە کونای لوتە بیخەمە چاوت تۆ مەوزەعەت چییە پۆفیوز بابا ئێمە گیرمان کردگە لە ناوی جامعەیەکە بەدەستی ئەم کۆرپۆرێشنانە وێران کردیاگە خەڵکەکەشیشە گشتی ئەزانم ئەیزانی دەی تۆ ئەیزانی ئەی چۆن ئێمەمان و دەوڵەتە نەریتیە کوردیمان بووگە تۆ ئاوا شاخە دەراورد و لەوە چۆنەوێت و ئەوە نیە خەڵکی مینە پۆلیس لا ئەوە پۆلیس منحەلەکە نایژێژێ پۆلیس زەروریە و واجبە و دەبێ هەبێت و نابێتن و بۆیە ئەم قسانەی تۆ ئەیکەی قسەی خوات نییە بۆتیان دروست کردەگە ملەتێکە نابوود ئەوێ وا نابوود ئەوێ کابرا ئەقڵە سەلیمی نییە ئەقڵە سەلیمەکەی فاسدە یعنی چۆن من ئومەتێکی کوردیم وابەستە بووگم بە 40,000 دانە پێشمەرگەی خوێڕی گەوادی بێ ئوسولی بێ پرنسیبی بێ کەرامەتی بێ ئەخلاق واتۆ یەک نزانی ناوێنین ناوێم کووردە یەک کودتا بکە بالەمی لە ئەسڵحە لەسەر حب و وەتەن و لەسەر کەی لە وەتەن بوون و لەسەر کوردایەتی و کوردیەت یەکدانە ناوێنی گەوا تۆ سوێن بە چی ئەخۆی تۆ سەربازە کەی سەربازە مەچەی هیجریە ئەبەی مۆتەدیە سەیبراهیمە عەلیزادەس ژێرخەوە حەپۆس ئاوس پێکریاگە لاهور و پاڤڵ و نێچیر و مەسرورە مەسعودە کەی ڕۆڵەیە ماو خاکە نەمانە بڕۆن تەماشای خەڵکە ئامریکا بکەن تا بفەهمن ڕاپەڕین ئاستی شۆڕشی لە چڕادەیەکە پێیەکەنین وەختێمان و دەوڵەت بە مەعنای هەبوونە حۆکمڕان نییە پێیەکەنی نەمان و خەڵکی کوردەوار ئێشێ بتوانێ مسلح بێ دیتەن؟ ئەها ئای دۆناڵد ترامپ هەڵگەڕیاوە وەکو ڕەحبەرە حیزە حیزبیەکانی ئێوە وتی لاوە و قەیناکا و دەی من تەلەفۆنم کردگە بۆ خانەوادەی و تازە و دەسی بێدەسەڵاتمان و چی بکەین و کاورامان گرتگە و محاکمەی ئەکەین و بە جورمە قەتڵە عەمدە دەسە دووەم
ئیستا بەم کارانە خۆ جۆرج فلۆید زێنک داویتەوە. مردم وتی قەڵاتە کرد. جارێ نیروی پۆلیس لە میناپۆلیس منحەلکەن تا پێتان بێژین بەعدەن چ ئەتفاقێکە کە فێ. تۆ فکرەکەی لە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆی ئێمە دەسمانە ورد بۆ هەرچی کاوران زریکەی هەڵەسا لەسەر چی بوو؟ لەسەر چی ئێمە قسە ئەکەین قسەی ئێمە فەرقەکە؟ تەئسیری قسەی ئێمە فەرقەکە، تەئسیری قسەی دیگەران بۆش و بەتاڵە. بۆچی خەڵک لە ئێمە ئەترسێ؟ بۆچی ئەم حیزبانە و دەوڵەتە ئێرانی لە ئێمە ئەترسێ؟ بۆ ئەترسێ؟ چون ئێمەم قسانە ئەکەین وە ئێوە نایزانن و ئەوان ئەزانن کە ئێمە دروست دەسمان یاگەسە سەرە مەوزوعەکە پێی ئێژن سەرڕەمەگوو. ئێوە نایزانن لە ئێمە ئیزانن. ئالەوە ئەترسن. بۆیە حازر نیەن سەعاتە لە تەلەڤیزیۆنەکانیان لە اختیارە تواوێ. بۆیە بایکۆتە دەنگەکەت ئەکەن نەیاڵن دەنگەکەت بچێت. بۆیە هەر کەسێک ئەندامی ڕاپەڕین بێ یارە ڕاپەڕین بێ ئینقلابی بێت خۆ ناخەنە قەرەی. زاتیان نییە خۆ بخەنە قەرەی. لەبەرەوەی مەتن ڕاپەڕین ئاگریان پێوە ئەنیت. من زووتر وتم تۆ نافەهمی ڕاپەڕین چییە؟ ئۆسای داسانەکە ئەفەهمی ڕاپەڕین چییە؟ کسنجر ئەفەهمی ڕاپەڕین چییە؟ تۆ نافەهمی. مشاورانە بەیتە ڕەحبەری عەلیە خامنەیی ئەفەهمی ڕاپەڕین چییە؟ تۆ نافەهمی. ڕاپەڕین ڕۆحی یاخی ئینسانە کوردیەک ڕاپەڕی گەسۆ لە پێشەوەی تەواوی جونبشەکانی دنیای غەربە. تۆ ئەمە ئەفەهمی؟ خۆ خەڵکی ئەمریکا نەهات ئاشغال کۆکاتۆ لە ناوی خیابان هات. فعالانە قەحبەی جامعەی مەدەنی تۆ کوان وادەم لە گاندی ئەدەن؟ ئەو گەوادانە کوان کە ئیمڕۆ پۆلیسیان لە ئەمریکا منحەل کرد، لە میناپۆلیس منحەلیەکەن. کوان ئێوە و گەوادانی حەوزەی جامع خبات فرە ڕەهەندی هەست. خالەی عەزیزی گەواد بێرن باجووا و باتۆ. گوڵە سوور بکەنە قەیلولەی تفەنگە. دەسە بێ دەسەڵاتمان و چی بکەین و دەوڵەتی ئێرانی واقعیەت هەچێکمان پێ ناکرێ. بڕۆن بوونە قەحبە جندەی ناوە خیابان ئاشغال کۆ بکەنەوە. سەنگین بوو بۆ ئێوە. ئێمە بەرئەساسە ئەم معیارانە تەشخیصماندا چی دروستە چی غەڵەتە. لە پێشەوەی تەمامی گەلانی دنیای لەم کوردەوارە. بۆیە تۆ ئیمڕۆ ئەوێنی لە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بۆ ئەوەڵین بار خەڵکە میناپۆلیس دەستگاهە فاسدە سەرکوبگەرە سەرگە حاکمیەتە پۆلیس منحەلەکە. غەڵەت ئەکا دەوڵەتی ئەمریکا تەنی پێنادا. 8 ملیۆن ڕۆڵەی ئەمریکای ئەسلحەی هەست. تۆ هیچ بڕۆ مردم بەخەسێنە بچن ئەسلحەکانیان تەحویل بن. تحویلی بدەن. تۆ بڕۆ ئەم کوردیەتەی ئێمە هەر بچووک بکەرەوە. لاوە چۆن ئەوێت؟ چۆن لە کنارەکانی عەمان و تا مەدیتەرانە کووردە؟ دەی چۆن کورد مەفهومە قەومی نییە؟ ئەمانە ماگە تۆ بەفەهمی. ماگە تۆ بەفەهمی. مەشیایە قودرەتێکی لە پشت وایە تا بتفەهمیایە چ قودرەتێ بە تۆ دریاگە و تۆ خەوەرت نییە. چ واقعیەتێ بۆ تۆ کەشف کردیاگە لە دەروونە کوردیە تۆ بۆت هات کە دەرو تۆ خەوەرت نییە. تۆ نازانی. تۆ نازانی ئەم سەرزەمینە بە غارە چووگە بە تاڵەن چووگە هەنە تۆس هەنە ئینسانە کوردیە. با بەلوچ بێ با گیلەکی بێت، با ئەسفەهانی بێ با کرمانی بێ، با دیار بەکری بێ، با مووسڵی بێ. ئەمانە سەرزەمینە کوردەوارن. تۆ لەم حەوزەی تەمەدونیە لە ژێرە کوردیەتە ئەمێنی تۆ بۆیە شارێکە دەست بەناوە شارە کورد کە ئەمڕۆ
وە لە ژێرە دەسە بەختیاریەکانە بە تایفە بەختیاریە بە خسڵەت کوردیە لاوەمانە چۆنەکرێت و وا ناوێت و حەل ناوێ پێمان دیت خەڵکە میناپۆلی سابەتی پێت کرد حەلەوێ دیت سابەتی پێت کرد نەزەراتە ئێمە دروسە بچۆ بە خەڵکە میناپۆلیس بێژە کاورایە کەس بە ناوی قازی محەممەد بە مشەخەساتە ئێژە گەوادی کوڕی گەوادە بڕۆ بە خەڵکە میناپۆلیس بێژە ئێمە کەسانێکمانەست بە ناوی فعالینە حەوزەی جامعەی مەدەنی نەخێر فعالینە جامعەی مەدەنیە تۆ ئیستە لە سنە و سەقز و بۆکان هاتنە دەرەوە وتیان نیرویە انتظامی منحل باید گردد نه ئەوانە بۆ ناین ئوردوهای متشکل قڕەکەمەردان قوت و جەمکردن کرمی تێ بنێن بە شاخەکانە مەریوانەوە بچین ئاگەر بکوژێنەوە وەکو خڕخاکی بە پاچ و بە بێڵ و بە زەنگن خەڵکە میناپۆلیسی جواکە نەیوە فرە حەزەکەن بەم دنیای خێر بە فرە ئێمە بەبێ تەمەدون ئەزانن کە تەمەدون تەکە تەکنۆلۆژیا فەرقەکە با بزانی گەورەترین اتفاقات لە ناوی مردووترین مردمەکانە دەست پێکات ڕاپەڕین ئەرکە ڕزگاری وا لەسەرشانە لە ناوە ملەتێکا کە خەریکن نابود یەکەن بە هەموو دەست و مەچەکێکیانەوە وەختی ئێمە مانوو دیاڵەتە متحدەی ئامریکا دەوڵەتە ئێرانی دەوڵەتە یەهود جەهانیە شاخیان دەرەهاوە داوان نییە بعد فهمی واسە بعد فهمی ئیسرائیل حسادەتەکە بە ئێران ئیسرائیل دەوڵەتە قەومیە بەنی ئیسرائیلە ئێران دەوڵەتە یەهودە دینیە دەوڵەتە یەهودە جیهانی دینیە کەس تۆ ئەفەهمی ئەمە فەرقی هەست قەبارەی ئێران تاکە قەبارەی ئیسرائیلە فەرقەکە وەسە تۆ بێ جمهوریە مەهاباد بکەیتە حکوومەتە مەهاباد تەمام ئەم گۆستەرەی جوغرافیاییە لە عەمان و تا مەدیتەرانە بکەیتە دەوڵەتە کوردی فەهمیت؟ جمهوریە مەهاباد هەمان جمهوریە مەهابادە وەکو ئیسرائیل وەکو قەومە بەنی ئیسرائیل دەوڵەتە ئێران دەوڵەتە یەهودیەکە سەخت و بۆتان حەل نەکردیە ئەم قسانە هەڵ ناکرێ پێمان لاوان نییە دیتان خۆواسە بۆیە من ئیدعام کرد وتم بچن تەرجمەی بکەنەوە بە هەر زوانێک مەتن ڕاپەڕین بزانن ئاوانگاردترین شۆڕشگێڕترین ڕەدیکاڵترین جومبش و حرەکەتە مبارزاتی و ئینقلابی ئەتوانێشان بانەشان ڕاپەڕین هەس مەوجودە مەوجود بووگە لە توولە تاریخە نەمەوجودە مەتنێکە ڕاپەڕین بۆ ئێوەی هاوردگە و ئاياتێکە لە جەهانە کوردیا بۆ ئێوە بەحسیەکات و پرسیارهایەکی گەورەی فەلسەفی کە بۆ ئێوەی بەجێهێشتگە دنیای پێگۆڕێت جەهانی پێگۆڕێت بۆیە واجب بوو ئەم خەبەرەی میناپۆلیس دابنین تا بیدەین لە اتفاقاتی و ئێمە مەترەحمان کرد و ئێمە باسمان کرد و چون ئەقڵە سەلیمە مردم دەستکاری بوو مردم نێتوانی تەشخیص بە لەکتۆ لە کاورا بپرسە بێژە کاکە تۆ بوو پێ دوایە پارتیوێکێتیشە بەسەر شان تۆ حکوومەتکە بە چ دەلیلێک کابرا خۆ سەوادی نییە نازانی فکر مەکە ئوستادی دانشگا سەوادی نییە کاکە کاورای دەهاتی بە کتێ و خوێندن خۆ ناوێت و ئینسانە متەفەکر ناوێت پرۆسەیە ئەقڵ پرۆسەیەکی ترە بە کتێ و خوێندن حەل ناوێ خۆ بەر ئەساسی چی ئەمانە حکوومەتیان دروست کردنە بەر ئەساسی چی ئەمانە نیروی مسەلحیان هەست
بۆچی ئەسڵەن ئێشە نیروی موسەلەحیان بوێ تۆ بازاڕی زەرگەرانی سلێمانی داناخرێت لە بازاڕی سلێمانیە خەڵکی گونی دۆلار حەملەکە کەس پەلامار نادا دزی ناکە هێزە پێشمەرگەی بۆ چییە؟ ئەگەر ئەمانە پێشدەرکەی گەوادی پاڤڵ و لاهوڕ و جەلەی تاڵەبانی نین پەچەکارن سەربازانە سەلاحدینن فەتح جەهانەکەن ئازادی تێرن بۆ بەشەریەت لە دەستە ئینقیاد و ئینزباتەوە نجات ئەدەن نە مشتی مەعاش خۆرە پوفیوزە ترس زاورە پاڤڵ و لاهوڕ و مچەی هیجری و عەبەی موحتەدی و حەپۆ نەمانە مەسەی بارزانین هات ئیستا نەزەرتان چیە دەرمەوردە میناپۆلیس و مەردەمە میناپۆلیس نافەهمن بە ئەندازەی تۆ نافەهمێت بابای سنەی بابای کرماشانی بابای سلێمانەی بابای دەربەنی خانی بابای هەولێری بە ئەندازەی تۆ تێناگا خەڵکە میناپۆلیس نافەهمێ تۆ فرە ژیریت تۆ فرە لە دنیای مۆدەڕن حاڵیت بووگە ئەی ئەو چۆن نەتوانێت پێ بخا بەسەر پۆلیسە بێژە پۆلیسی تر لەتان دەری کرد دەبێت پۆلیس منحەلکەنەوە تۆ چۆن ناتوانی بڕۆیتە ناوە خیابان بێژی مشتێ گەواد و فاسد و دز و جەردە و سەرزەمین فرۆش و کەنامەت فرۆش و ئینسان کوژ و کورد کوژ و کوردیەت نابوود کرد دەبێت لە بین بچێت چۆن تۆ ناتوانێ و تاوانت بێت دەیخۆ تۆ هەرچیشتە لەم دنیا کۆپیەکەی چۆن ناتوانێ میانە کۆپیکەی داکوان ئەو قەحبانەی بە ناوی کۆمۆنیزم هاواریانە کرد بۆ لە هیچکام لەم ئێعترازاتە بەشداریان نەکرد ئەوە یۆتۆبۆری ئەوە ستۆکهۆڵم ئەوە ئاڵمان ئەوە لەندەن دەی بۆ بەشداریتان نەکرد کوان ئەم نیروە گەوادە بە ناوی چەپ لەم کوردەواری ئێمە کار ئەکا و بێجگە لە قەحبەی کارێکی تری نەکرد کوان بۆ حوزوریان نییە بۆ زاتیان نیە بەر عەلەیهە نظامە سوڵتەی جەهانی قسە بکەن یا ئەمانە فقط لە حەوزەی ناوگەڵا قسەیان وا پێ بۆ کوردەواری ئێمە لە هەرگوێ فاحشەگی و سەکس زەبدەری و ڕەوابەتە متعدد جنسی وێ و پوڵ دزین و تەڵا دزین و یەکتری کوشتن وێ مەوجودن دەی ئەمانە کێ دروستی کردن ئەمانە لە ئیرادەی مردم و ئینسان و کوردی هاتگنە دەرەوە یا ئەمە نەهاتهای ئەمنیەتی دروستی کردن کێ دروستی کردن چۆن ئەم کوردەوارە ڕەهبەریتیانە چۆن ڕەهبەرێتی تیان ناکرێت کێ دەمی کوتاگە نایاڵێ خەڵکی مبارەزەی دروست بکات و ئینقلابە دروست بکات کێ بەری بەم خەڵکە گرتەکە ئێستا خەڵکە میناپۆلیس مۆرد تەمەسخۆرە کێن دانشگاهیانە تەهران ئای سادق زیباکەلام ڕۆشن فکرینە دەوڵەتە ئێرانی کێ متەفەکرین و ڕۆژنامەوانانە حەلیمە کوردستان گەوادە کۆمۆناڵبازەکانی قەندیل حیزەکانی قەندیل مۆرد انتقادە کێن مردمە میناپۆلیس ئێستا چۆن خەڵکی ئێمە ناتوانێ قیام بکە چۆن خەڵکی ئێمە بۆ کەرامەت و عیزەتی بۆ ئینسانیەتی بۆ شەرافەتە خۆی ناتوانێ قیام بکە دەی تۆ معنای زندگی لە چیە پەیاکەی تۆ ژیانت بە چی معنا پەیاکەت و ئەگەر تۆ ئینسانیەتت لە پێوەرەی ئەخلاقۆ نەبێت دەی تۆ بۆ ئینسانی چۆن ئینسانی تۆ بۆچی دروست کریاگی بۆچی ئەژید بۆیە ڕاپەڕین اتفاقێکی پیرۆز بوو لەم سەرزەمینە مقدسە کەوت و مخالفینیشی ئەتوێنەوە لە بەرچاوی مشتی سەخیفە بکری گیریاگم مزورە تەجاوز پێکریاگ ئەوەسە یەک لە دوا یەک ئايات تێتە دەرەوە بۆ ئیسباتە قسەکانە ئێمە کەلام ئێمە و مەتنە ئێمە بچۆ گەرەکتە بزانی پێشمەرگە گەوادە یا قارەمانە لە خەڵکی میناپۆلیس بپرسن تا بزانی ئەوان وەکو من فکرەکەنەوە تۆ ناتوانی فکرکەیتۆ چون تۆ وایان پێت کردگە نەتوانی فکرکەیتۆ تۆ نادیامورادیان کردگەسە مجەسەمە بۆت تەجاوز پێکریاگی تۆ هەرچی جەردە و خوێڕی و پوفیوز و خۆفرۆش و کۆڵبەر بگونم بۆ تو ئایدە لە تۆ قەحبە و جندەی تەجاوز پێکریاگە دەستگاهایە ئەمنیەتی بە ناوی فعالی جامعەی مەدەنی بگونۆ
بۆ تو ئایدەڵە تۆ وەلێ بچۆ لە خەڵکە میناپۆلیس بپرسە قسەهایەک من ئەیکەم ئەوانیش تەئیدیەکەن بە عەقڵی ئەوانەخوا لە نەزەری ئەوانی شۆ قازی محەممەد دانێ گەواد بوو قاسملو لە قازی محەممەد گەواتر بوو حەپۆتی هەڵدریاگێکی تەجاوز پێکریاگی خائنی بەچکە شیعەی عەلەوی شیعەبازی ئێرانیە جەلەی تاڵەبانی و مەسەی بارزانی و ئەژدادیان خائینان و بێشەرەفان و گەوادانە بەم سەرزەمینە کوردینە بچۆ بپرسە خەڵکە میناپۆلیس ئەمە جواب دەدات و وەلێ ئەمە بۆ تۆ حەل ناکرێت و نافهمی ئەمە نافهمی تۆ ئەڵەگەڕی توێژی لاوە پێشمەرگە خاسیشی واتیا خراویشی واتیا لاوە ئەمانە کاری خەیریشیان کردگە کوا کارە خەیریان دەی کوا کارە خەیریان دەی خۆ پۆلیسە ئەمریکا گەرێکی وێ کاری خەیر هەڵبدات سیاهە دروست ئەکات 2 تریلیۆن بایت خەڵکی ئەمریکایش نەوت لاوە ئەمانە ئاڵکاپۆنیان لە بین بردو شەڕە مافیایان کردو ئەمنیەت بەرقەرارەکەن و جامعەت زیواتیا و جەردەی واتیا و خەڵک مسلحە و پەلامانوانەدا وتی پۆلیسێکی منحەل بێت بەڵام تۆ مشتی جێردە مشتی گەوات مشتی بیداوی کوباوک مشتی بەچکە ڕعەتی بەچکە هەمیشە تفەنگچی هەمیشە نۆکەر کەوتبنە دەوروبەرم مچە و ئەبە و سەیری برایم و حەپۆی گەواد و بنەماڵەی تاڵەبانی بێشەرەف و بنەماڵەی نادرووسە بارزانی تۆ بەمانێژی ئینسانە مقەدەس ولی لە نەزەری ڕاپەڕین و مشتی گەواد بوون و خوێنیان مباح بوو دەئیستە ئێوە بڕۆن جواو بەنەوە چییە خەڵکە میناپۆلیس ئەحمەقن شۆڕشگێڕن ئینسانن متەمەدنن پێشکەوتون قارەمانن ئەحمەقن دووگمن دواخ کامیانن بە نەزەرەوە بۆ مەوزع ناگرن کامیانن بە نەزەرەوە تۆ چۆن تێتە ناوی خیابانەکانی سڵێمانی چەپڵڕ لێدەی تڕەلی و تڕەلی و تەڕۆری لە حکوومەت شەقی قابیلە و ناتوانی شەق بۆشێنی نەتوانی شەقی بۆشێنی چۆن مردمەکەی من گشتی لەوێ مسلحە بەڵام ناتوانێت پەلاماری ئەسلحەکەی با موەسساتەکان لەبین بووە تۆ چۆن ناتوانی تەکی فەسادا دەرکەوی تەکی خائینا دەرکەوی لە کامە عەشیرەتی کوردیا خائین و گەواد و بێشەرەف و بێئابڕوو تەحمل ئەکریا تۆ ئەمڕۆ بەناوی ئەوەی کە کابرا سەر بە فەڵانە عەشیرەز چاری ناکەی دەسی بۆ ناوی لەلای ئێمە شەرم فەرهەنگ غاڵبە ئەوەی خیانەت بە سەرزەمین و بە ئومەت کوردی بکە بە مەردانەگی و بە کەرامەتی ئینسانی بکە خائینە دەبێ عەشیرەکەی خۆی بیتۆپێنێ لەکەیە ئەم بێئابڕوویە لە دامەن عەشیرەکەی پاکاتەوە ئەگەر واسە چۆن ئێوە حتا مناسباتی عەشایریتان لە بیر چووگەسۆ چێن ئەم ڕئیس عەشیرە بێشەرەفانەی ئێوە وا تەسمیمتان بۆ گرن وا لە نەریتی کوردی هیچێ نازانن لە ڕیاسەتە عەشیرە هیچێ نازانن کێ نەمانە بۆیە بەمە ئێژن خەبەر و ئێوە دیتان هیچ کەسی ئەم خەبەرە بەحس ناکە انحلالە نیرویە پۆلیس لە شارە میناپۆلیسە ئەمریکا بە تەخەیولە تۆیش ناگا تۆ ناتوانی دەرک بکەی کاورا لە یاڵەتە متحیدەی ئەمریکا نیروی پۆلیس گەرێکێ منحل بکاتەوە نەبینی بووە نەمێنی وەلی تۆ پێشمەرگە نەما تەجاوزە پێ نەکا خیانەتە پێ نەکا سەرزەمین نەفرۆشی وڵات نەفرۆشی کوردیەت نەفرۆشی تۆ بە مقەدەسی زانی یا لە گەوجیتە یا لە حماقەتە یا لە گەوادیتە یا وەسڵی بە جێگەیەکەوە تۆ وەسڵی بە شتێکەوە لەزا ئەمە دەرسهایەکە کە ئێشی مردمە ئێمە لەم اتفاقاتانە بیگریوە بزانێت ئەو جۆرەی کە ڕاپەڕین تەحلیل ئەم دنیایە کرد و ئەو جۆرەی کە ڕاپەڕین ئەم مەتنە ئینقلابیەی دانیا دنیا هەرواسە کە ئێمە وتمان و هەروە بێ کە ئێمە وتمان ئەگەر ناچێتە ناو زەهنەتەوە ئەگەر تۆ نافهمی نابودی ئەمەسە کە تۆ نابود بووگی نافهمی دەنا ڕاپەڕین ئەزانێ گزارش لە چی ئەکات و ئەزانێ کامە شۆڕشی ها بەدەسەوە و ئەزانێ لە بەرامبەری چی وێسیاگە و ئەزانێ تەکە کیا تەرەف بووگە نایەوە خۆش